سڵاتان لێبێ ئەم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. میوانەکەی ئەم جارم بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاودانکردنەوەی حکوومەتی هەرێمە پرسیار دەکەم دەربارەی ئەو بەرنامە و پلانەی کە کابینەی حکوومەتی بوو بۆ چاکردنی ڕێگەوبانەکان و دروستکردنی ڕێگەوبان لە دوای تێپەڕبوونی ئەم چەند ساڵە پلانی بەردەست چی بووە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان. ئەو پلانەی کە دانرا بوو توانراوە خۆی جێبەجێ بکرێت. هەمیشە بوونی ڕێگەوبانێکی و تۆڕێکی زەمینی ڕێگوپێک هەمیشە لە تەواوی دنیا ئاماژە و نیشانێکی گرنگە بۆ ڕادەی پێشکەوتنی هەرگەل و حکوومەتێک بەتایبەتی لەسەر جۆری پرۆژەکان و شێوازی جێبەجێکردنیان. پرسیاری زیاترم لە دکتۆر ئاگرین عەبدوڵڵا دەبێت. دکتۆر گیانمە خێر بیت. زۆر سپاس، خۆشحاڵم لەگەڵتان. لە دوای تێپەڕبوونی 5 ساڵ بەسەر کابینەی حکوومەت ئیش و کارەکان لە وەزارەتی ئاودانکردنەوەی حکوومەتی هەرێم چۆن بەڕێوە چوو؟ توانیتان چی بکەن؟ بەڵێ لە ڕاستیدا تۆڕی ڕێگاوبان یان ڕێگاوبان بە شێوەیەکی گشتی لە هەموو دنیای ئاوێنەی شارستانیەت و گەشەپێکردنی هەر وڵات و گەلێکە. کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەر لە سەرەتای دەست بەکاربوونی و لەو ڕۆژەی کە سوێندیان خوارد لە پەرلەمانی هەرێمی کوردستان کارنامەیەکیان پێشکەش کرد. کارنامەکە لە بواری خزمەتگوزاریە بڕگەی پێنجەم باز لە تۆڕی ڕێگاوبانەکانەکە کە ئەڵێ حکوومەتی هەرێم هەوڵ ئەیات بۆ گەشەپێکردنی تۆڕی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە. ئەو مهمەیەش بە تایبەتی ڕێگاوبانی دەرەوە مهمەی وەزارەتی ئاودانکردن و نیشتەجێکردنە. لە ڕاستیدا لە ماوەی و 5 ساڵی ڕابردوودا بەپێی ئەو ئامارە ورد و پشڕاستکراوەی کە لە بەردەستی ئێمە هەیە وەکو وەزارەت ژمارەیەکی زۆر لە پرۆژەی ڕێگاوبان جێبەجێکرا و بەشێکی زۆر لەو پلانی کە دانرابوو گەرچی هەمووی تاوا نەکرا بەڵام بەشی زۆری تاوکرا. وەکو ئەوی کە هەیە لە ماوەی ئەو 5 ساڵە 504 پرۆژەی جۆراوجۆر لە هەرێمی کوردستانە لە بواری ڕێگاوبانە جێبەجێکراوە بە بودجەی ئیجمالی یان بە تێچوونی گشتی گژمەی گشتی 954 ملیار و 819 ملیۆن دیناری عێراقی بووە. ئەم پرۆژانە سێ جۆر بن. پرۆژەی استراتیژیکە لەسەر بودجەی وەبەرهێنانی پێوترێ بودجەی ئیسیسماری 75 پرۆژە بووە کە ئەمە دوو سایدە سەرەکیەکان و تونێل و پردە گەورەکانی لەخۆ گرتووە. هەروها کۆمەڵی پرۆژەمان هەبووە جێبەجێمان کرد 310 پرۆژە لەسەر بودجەی ئاسایی بای 27 ملیار و 873 ملیۆن بوو. ئەمە ڕێگەی گوندەکان و چاکردنەوەی ڕێگاکان و ڕێگەی لاوەکی لەخۆ گرتووە. هەروەها بودجەیەکی ترمان هەیە بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران کە پێوتێ بودجەی داهاتی وێزگەکانی کێش بەشێکی ئەدرێتەوە پێمان لەسەر ئەوەش 209 پرۆژە بای 13 ملیار و 391 دینار پرۆژەی جۆرە 391 ملیۆن پرۆژەی جۆراژۆر جێبەجێکراوە کە ئەمانش زیاتر پرۆژەی بچووک بوون سیانە بوون ڕێگەی گوندەکان واتە بە ئیجمالی 504 پرۆژە لەسەر تاسەری هەرێمی کوردستانە و بای 954 ملیار و 819 ملیۆن دیناری عێراقی. کاڵی تۆرکەواتە دەتوانین بڵین لە دوای جێبەجێکردنی ئەم پرۆژە باشانە ئێستا ئێمە خاوەنی ژێرخانی ڕێگەوبانین دەتوانین ئەم حەقە بە خۆمان بین؟ بەڵێ ژێرخانی ڕێگەوبان هەمووی تاوا نەبووە بەڵام بەشی زۆر یا بەشێک لە پارچە گەورەکانی تەوا بووە. بە حەقەت لە سنووری پارێزگای هەولێر و دوهۆک و سۆران و زاخۆی ڕەنگە لە پێشتر بێ وەک لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیانە ئەوش بەهۆی ئەوەی کە نەتوانراوە نەختینە بۆ پرۆژەکان بۆ پلانەکانی ئێمە وەکو خۆی دابینکرێ. هەندێک پرۆژە کەوت نەکار بەڵام تەواو نەبوون زۆری تەواو نەبوون بەڵام لە هەولێر و با بڵین دوهۆک ئەتوانین بڵێن ئەو ژێرخانە لە ئاستێکی بەرزترایە. کاک دکتۆر ئەو دابەشکردنی پرۆژەکان هەمیشە یعنی جەدەلێکی گەرم بۆ لە نێوان پارێزگا و ئەنجومەنی وەزیران و تەنانەت وەزارەتی ئاودانکردنەوە ئەم پۆلێنە چۆن کراوە؟ بۆ نمونە جاری وایە لە سلێمانی گلەی دەکرێت کە پشکی پرۆژەکان لێرە کەمە. کەمیەکە ئەوەیە بۆ نمونە نەختینەی ئەم سنوورەت تەرخان نەکراوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان یا چییە بابەتەکە؟ بەڵێ لە سەرەتای پێکهێنانی ئەم کابینەی ئەوی ئێمە لێ ئاگادارین وەکو وەزارەتی ئاودانکردن و ئیتفاقێکی وا هەبوو کەم پرۆژە خزمەتگوزارەکان و بەڕێوەبردننی حکوومەتی مەحەلی هەر کەسە لەسەر داهاتی سنووری خۆی بێ بابەتە کاتێ پرۆژەیە کە ئێمە ڕەزامەندی ئێن ڕێگایەک دروست کرێ ڕێگایەکی دووساید یا تونێل یا پردێ لە سنووری پارێزگایی هەولێر کە ئێمە ڕەزامەندێکە ئەین پاشەوەی ئەنجومەنی وەزیران ڕازیە بێ و وەزارەتی پلاندانان کۆدیاتێ وەزارەتی ئاودانکردنەوە ڕەزامەندی خستنەکاری ئیتر ئەبێ خەزیێنەی هەولێر پارەی بۆ دابینکە بە هەمان شێوە لە سلێمانی لە گەرمیانیش ئەبێ خەزیێنەی گەرمیان خەزیێنەی سلێمانی پارە یان کاش یا سیولە دابینکە. ئەو خەلەلە لە بەڕاستی لە ناوچەکانی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە هەبووە نەتوانراوە نەختینە پیاکرێت بۆیە پرۆژەکان لە هەولێر و دۆک زیاتر لە پێشترن. بە دوواداچوونتان کردووە بۆ ئەم بابەتەکە ئەوەیە کە یعنی یەکەی ئیداری ئەم شارە نەیتوانیوە نەختینە بۆ ئەم پرۆژانە دابینکە یاخود بابەتەکە چۆنەڵی منافەسەی حیزبی و کێبڕکەی حیزبی بووە.
لە ڕاستیدا ئەم وردەکاریانە زیاتر وەزارەتی دارایی ئەیزانێ بەڵام ئەوەی کە ئێمە ئاگادارین پرۆژەیە کە ڕەزامەندی ئەین دەست بەکار بێتەوە مەقاولی لەسەر عەقدەکەی ئامادەی هەموو پێداویستەکانی ئیشکردنی لە بەردەسایە کاتێک چێتە بانک ئەڵێ سیولە نیە چەکەکەی بۆ خەرج ناکە ئەمە واکە کۆمپانیاکە بوەستێ یعنی بەڕاستی سەبەبەکەی چی ئایا تەقسیر هەیە لە کۆکردنەوەی داهاتی ناوخۆی وەکو پێویست بەکارنێنێ دوارجار زەرەری لەو مەنتیقەیە چکە بەڕاستی ینی زەحمەت بووە پارەی هەولێر ببرێ لە ڕاپەڕینا خەرجکردی یا ڕاپەڕین ببرێ لە زاخۆیان خەرجکردی هەر کەسە ئەو خەڵکی ئەو ناوخۆیە کە گومرگ ئەیە یا ڕسوماتی باجی دەرامەت ئەیە یا هەر جۆرە شتێکی ترەیە ئەبێ لە شوێنەکە خۆیان جێبەجێ بکرێەوە وەکو چۆن ئێستا لە ویلایەتە گردەکانی ئەمریکاش کە چەندین ویلایەتن هەر کەسە داهاتی خۆی لە خزمەتی خۆیان بەکارهێنێت باشە ئەو باجە ڕسوماتی کە بڕیارە ڕێژەیەکی بگەڕێتەوە بۆ حکومەت وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە هیچ باج و ڕسوماتێک بۆ بابەتی ڕێگەوبان کە تەرخان کرا بێگەڕاوەتەوە بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە ئێمە تەنها داهاتی وێزگەکانی کێشمان هەیە لە هەموو هەرێمی کوردستانە 52 وێزگەی کێش هەیە بارهەڵگرەکان کۆنتڕۆڵەکەکە باری زیاد بار نەکەن و ڕسوماتێکیان لێ وەرگری حەقی ینی کێشکردنیان ئەو پارەیە سەتاسی ئەدرێتەوە بە وەزارەتی ئاوادانکردنەوە لە خزمەتی پرۆژەکانی ڕێگەوبانە بەکاربێنرێ و ئەوەشتا حەدێک لە زۆربەی زۆری پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئەو نسبەیەمان وەرگرتووە بەڵام زۆر نییە ڕقەمەکە ینی ئەوەکو باسم کرد 209 پرۆژە بای 13 ملیار و 391 میلیۆن لەسەر تاسەری هەرێمی کوردستانە ئەمایان پارەیان بۆ دابین کرد بەڵام کێشەمان لە پرۆژە گەورە استراتیجیەکانەکە وەکو پێویست نەختینی بۆ دابین ناکرێت. باشە ئەو داهاتەی کە بۆ نەگەڕاوەتەوە بۆ حکومەت و ئەوەی کەماوەتەوە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هیچ سەلاحەتی کارگێڕی و ئیداریان هەیە بۆ خەرجکردنی ئەم پارە بە پرۆژەکانی خۆیان ئەو ڕێژەی چەندە؟ ئیتر و داهاتی ناوخۆیانە پەنجای ئەگەڕێتەوە بۆ خۆیان بڵین داهاتی وێزگەکانی کێشچکە 20 بۆ بواری کارگێڕی وێزگەکان بەکارهێنێتەوە 30 بۆ پرۆژەکانی سیانی ڕێگاوبان بەکارهێنرێ پەنجای ئەو داهاتەی کە هی وێزگەکانی کێشە هەر خەزیێنی هەر شوێنە ئەچێتە چۆن ئەڵێ ئەو خەزیێنێ بۆ نمونە هی سلێمانی ئەچێتە خەزیێنەی سلێمانیەوە هی گەرمیان ئەچێتە خەزیێنەی گەرمیان و ئیتر ئەوەیە کە ئەڵین داهاتی ناخۆ لە دەست پارێزگا و ئیدارەکانایە. ئەگە باسێک لە پرۆژەکانی ئەم سنوورە بکەین ئەو پرۆژانەی کە بەلای ئەوە گرنگ بوو لە کابینی نوێمی حکوومەت لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان جێبەجێ کراوە ئەم پرۆژانە کامانن وە چەند لەمانە لە قۆناغی تەواوبووندان. ئەگەر لەوە دەست پێ بکەم وەکو پرۆژەی سیانی بچووک وە ڕێگەی گوندەکان ژماری زۆر پرۆژە کراوە لێرە بەڕاستی ئێمە 295 پرۆژەی ڕێگەی گوندبان لەسەر تاسەری هەرێمی کوردستان ئەنجامدا وەکو ئاوڕلیانەوەیەک بۆ وە گرنگیدان بە کۆمەڵگای گوندی لە هەرێمی کوردستانە ئەوە بەشی زۆری ئەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیانە وە سیانەکانیش بە هەماشیەوە بەڵام پرۆژە استراتیجیەکان وەکو پێویست نەختینەی بۆ دابین نەکرێت هەرچەنە ڕێگەی کەلار دەربەنی خان کە یەکێ بوو لە پرۆژە هەرە بەرچاوەکان و زۆر جار گلەیەکی زۆری هاوڵاتیانی لێکەوتەوە بەداخەوە زۆر جار ڕووداوی هاتوچۆی ناخۆشیشی لێ ڕوئەدام ئەمیان ئەشواڵی باشی بڕی لەم کابینەیە سەرەتایەم کابینەیە ڕێژەی ئەنجامدان 14 بوو ئێستا گەیشتۆتە 182 لەو 40 کیلۆمەتری کە بڕیار وا بوو دروستکرێت و ئەنجام بدرێت نزیکی 30 کیلۆمەتری تەواو بوو ئێستا خراوەتە خزمەتی هاوڵاتیانەوە ئەمە کەمایی دڵخۆشیە ڕێگەی کەلار کفری بوو ئەشواڵی باشی بڕی و ئەویش ئێستا لە خزمەتی هاوڵاتیانەیە پردی دەربەندی ڕانیە کە ئەویش داواکارێکی زۆر بوون ناوچەی ڕانی و قەڵازێ ببەستێتەوە بە ناحی بنگرد و گوندەکانی ئەو مەنتیقەیە ئەویش تەواو بوو خرای خزمەتی هاوڵاتیانە بەڵام هەندێک پرۆژەمان هەیە وەکو دوکان چوار قوڕنە قۆناغی دووەم نەتوانراوەکو پێویستباری بۆ دابین کرێ و با بڵێن وارماوە دەربەنی خانیش ئەوش پرۆژەی گرنگ بوو ئەمانە وەکو پێویست نەتوانرا پاری بۆ دابین کرێ و نەچوە پێشەوە. یەکەواتە بۆ تاواکردنی ئەم پرۆژانە بەتایبەتی ڕێگەی کەلار سلێمانی خەڵک چاوەڕێی حکوومەت یا چاوەڕێی دەسەڵاتی کارگەری و خۆجێی ئەم سنوورە بکات. وەکوتم ینی نەختینە دابینکردنی کاش لەسەر دەسەڵاتی کارگێڕی ناوچەکەیەوە تا خەزیێنەی گەرمیان بۆی دابینەکە ئێستا بەردەوامە ئەو کەم بۆی دابینەکرێ و پرۆژەکە نەوەستاوە بەردەوامە لە کارکردن کاکتۆربای ئەوەندە نەختینە نییە ئەم ڕێگەی پێتاوکرێ ئەو ڕێژەکەمی کەماوێتی بەحقت ئێمە کۆمپانیەکان ئامادەی ئیشکردنی زۆریان هەیە وە سلفەکانیان گەورەیە جاریوە سلفێکی 2 میلیارد دیناری ئەبا بەڵام بانک ئەڵێ پارەم نی ینی دەسەڵاتە خۆجیەکە وەڵامیاتەوە کە تەنها ڕوبعی ئەو پارێم لە بەردەسە ئەمەش کاریگەری لەسەر دەکات ینی بۆچیە نازانین بەڵام ئەوەی کە ئێمە وەکو وەزارەت ئاگادارین بە تێرە و تەسەلی نەختینە ناخرێتە بەردەمی پرۆژەکان. باشە چارەنووسی پردی تووەقوت کە سەرۆک وەزیران لە چەند مانگی ڕابردوو بەردی بناخەکەی دانا
دەست پێکراوە ئیشوکارەکان باڵێ پردی تووقت خۆی هەر پردەکە نیە ڕێگەی هەڵەبجە تووقوت کلیجێ پێوترێن 27 کیلومتر بەشێکی زۆر لە ڕێگاکە کاریتیا کراوە پردەکە هەندێک کێشەی تەکنیکی ڕوبەڕووبەوە ئەو پردە شوێنەکەی لە ڕووی ئاوە زۆر سەختە بەهۆی ئەوەی کە بەشێکە لە بحیرەی دەربەنی خان و ئەم چەند ساڵە خۆشبەختانە بارانێکی زۆر هات ئاستی ئاو زۆر بەرز بۆتەوە بۆیە بەو تەسمیمەی کە ئێستا هەیەی پردەکە دروستکردنی زۆر زەحمەتە ئێستا خەریکی ئەوەی دراست ئەکەین تەنسیقمان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی شاکردووە و لەگەڵ ئیدارەی پارێزگای هەڵبجە کە چاپی یاخشێنین و بە تەسمیم پردەکەیە ئەگیناوەکو ئیمکانیت پارەی بۆ دابین کراوە بەشێک لە سلفەی پێشەکیشی وەرگرتو کۆمپانیەکە ئەو کێشە فەنیانی بۆ چارەسەر کرێ بەردەوامە بێ پرۆژە لە ماوەی چەندێکدا تاوا دەبێت وەکو پرۆژەی بەڵێندەرەکە خۆی ماوەکەی تقریبان 2 ساڵ و چەند مانگێکە بەڵام ڕەنگە ئەم کێشە فەنیانی کە ڕوبەڕووی بۆ تۆ بەرزی ئاوی بەنداوی دەربەنی خان ڕەنگە تۆزە کاتی زیاتری پێویست بێت و بیدەینێ کاک دکتۆر ماستەر پلان کە داتان نابوو لە ساڵی 2012 بۆ ئەوەی کە چەند ساڵێک لەسەر ئەم نەخشە ڕێگایە دروستکردنی ڕێگاوباری نێو دووسایتنی ڕێگاکان بەردەوام بێت ئەم ماستەر پلانە لە ئێستادا پێویستی بە ئەپدەیت و نوێکردنەوە نییە و تا کەی بەردەوام دەبێت بەڵێ ماستەر پلانی ڕێگاوبانەکان لە ساڵی 2012 لایەن کۆمپانیەکی نێودەوڵەتی بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە دانرابووە تا ئەمە خیرانەژەم پرۆژانی کە کردومانە هەر بەپێی نەخشە ڕێگای ئەو ماستەر پلانە بوو بەڵام ماستەر پلانەکە بۆ پێکە 12 ساڵی بەسەرا تێپەڕی بوو پێویستی بە نوێکردنەوە بۆ ئەو بوو بەشی ماستەر پلانمان لە بەڕێوەبەرایەتی گشتەکان لە هەموو پارێزگاکان و بەڕێوەبەرایەتیەکانی ڕێگاوبان لە هەموو ئیدارە سەربەخۆکان ڕاستپارکە زانیاریەکان نوێ بکەنەوە فعلەن لە ماوەی 6 بۆ 9 مانگە هەموو زانیاریەکان نوێ کراوە ئێستا ماستەر پلانەکەمان ئەپدەیت کردوێتەوە و پلانێکی تازەمان داناوە بە ڕوویەکی نوێی تێڕوانینی پلانە تازەکە بەشی گرینگیان لە ساڵی 2025 تاکو و 2035 بۆ 10 ساڵ پرۆژەی گرنگ و استراتیجی داناوە کە بەپێی ئەم پلانە بێت 1561 کیلومتر پرۆژەی تازە لە هەرێمی کوردستان دروستەکرێت کە ئەڵێن پرۆژەی تازە پرۆژەی استراتیجی واتە دووسایدی سەرەکی کە پێوتری ئارتریال یا شادەمار و بە مواسەفاتێکی ئەندازیاری بەرز و کۆمەڵێ پرد و تونێل لە خۆ ئەگرێ ئەم پارچانەی کە ئێستا هەیە دووسایدەکان تەکمیلەکەی هەموو لە زمانی ئەو پلانایە و ئیشەڵڵا خوایار بێ و ئیمکانیەت بێت جێبەجێکرێت زۆر جار هاتنی کابینەیەک و ڕۆشنی کابینەیەکی دیکە ئەم پلانەت چۆنەڵی پوچەڵ دەکاتەوە یانانی کەم ئیش لەسەر پلانی ڕابردووی ناکرێت حتمما هەر وەزیرێک بۆ خۆی ڕووی ئەو بەرنامە و کارنامەی خۆی هەیە بۆ دەوڵەمەندکردنی ئیشوکارەکانی خۆی یعنی پلانەکە بە شێوەیەک دانراوە کە بۆ کابینی داهاتووش ئەم پلانی کە لە کابینەی نوێم دانراوە وەکو خۆی بڕات بەڵێ ئەکیید هەر وەزیرێک یان هەر ئەنجومەنی وەزیرانی تەشکیلەوەی پۆرتفۆلیۆی خۆی هەیە و بەرنامەی خۆی هەیە بەڵام ئەم پلانی کە ئێمە دامانەوە پلانێکی مۆزوعیە ئەمەی بۆ بواری ڕێگاوبان و گشتگیرە و دڵنیان کە هەر کابینەیەکتر و هەر وەزیرێکی تر بێ ئەکرێ وەکو بنەمایەک یا ڕفرەنسێکی ئەساسی لەسەری بڕۆچکە ئەمە بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستانی تیا پارێزرا و بەڵانسی هەموو ناوچەکانی تیا پارێزرا و کاریگەری ئەبێ لەسەر گەشەپێکردنی ئابووری لە هەرێمی کوردستانە جێبەجێکردنی ئەم ماستەر پلانە پێویستی بە تیمی نێودەوڵەتی و بیانی دەبێت چون سیاسەتی حکوومەت هەرێم ئەو بوو کە دەبێت پرۆژەکان لە ڕێگەی کۆمپانیا و بەرهەمی ناوخۆیەوە جێبەجێ بکرێت لە ڕاستیدا وەسعی هەرێمی کوردستان لە ڕووی کۆمپانیا و جێبەجێکردنی پرۆژە لە چاو 10 ساڵ پێش ئێستا زۆر فەرقی کردووە لە ئێستادا خۆشبەختانە کۆمپانیای ناوخۆیی دروست بووە کە ئیمکانیەتی لۆجستی و تەکنیکی و ئەندازیاری زۆر بەهێزی هەیە هیچ فەرقی نییە لەگەڵ کۆمپانیای نێودەوڵەتەکان و پرۆژەی زۆرمان هەیە لەوانە تازەترین پرۆژە لە هەولێر سپیلکی خەلیفانە کە بە ئاستێکی زۆر بەرز جێبەجێکراوە ئۆڤەرپاسەکانی لای کۆڕەیە لەبەرەوە تەسەورەکەی ناڵێن 100% هەموو پرۆژەکان بەڵام زۆربەی زۆری بە کۆمپانیای لۆکەڵی بتوانرێت جێبەجێکرێ هەندێک بوار تونێل ڕەنگە یان پردی زۆر گەورە پێویستی بە کۆمپانی نێودەوڵەتی بگرنگ ئەم پلانە پلانێکی زۆر وازەحا و بە شێوەیەکی زۆر فەنی و دقیق و وردانراوە و ئەکرێ بەشێکی زۆری لایەن کۆمپانیای ناوخۆیی و جێبەجێکرێ ڕەنگە هەندێکشی پێویستی بە نێودەوڵەتی هەبێت بۆ داهاتوو حکوومەتی هەرێم لە بواری ڕێگەوبان حتمما لیڤڵ و ئاستێکان داناوە کە دەبێ بگەن بەم پلانە بەم ئامانجەکەی ئێوە چۆنە
دەتانە بگەن بەچی ئەگەر مەبەست تەکنیکی بێت یان ستاندەرەکان بێ بەڕاستی وەزارەتی ئاوادانکردنەوە بەردەوام خۆی تازە کردوێتەوە لەگەڵ تازەترین ستاندەرەکانی دنیایان مواصفات ئەندازیارەکانە ڕۆژۆ لە ئێستادا ئێمە لە بواری قیرا پۆلیمەر مۆدیفیکیشن بەکارێنین کە لە ئاستی ناوچەکە زۆر بەرزە و ئەسڵەن تەکنیکی ئەسفەلت ڕسایکلین کە هێنراوەتە ناو بواری قیرتاوکردنەوە ڕەنگە نە لە ئێران نە لە تورکیا نە لە هیچ شوێنێکی تری عێراق و نە لە ئوردونیش نییە ینی لە ناوچەکە لە بواری ڕێگەوبانە ئەگەر زیادەڕەوی نەکەین لە پێ هەڵدان لەو بابەتە پێشەنگین ینی مواسەفاتی زۆر باش بەکارێنین و ساڵی ڕابردووە فتێک چوو بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەشدار بوو لە کۆنفرانسی ئارتوتی هەیە کە باسی لە تازەترین تەکنۆلۆژیەکانی ڕێگەوبانە کرد زۆر سوودیە بۆ ئەوی هێنراوەتەوە ئیشەڵا ڕەنگ ئاەوە لەسەر سیاسەتی وەزارەت بۆ بواری ڕێگەوبان جێبەجێکردنی ڕێگەبانەکان بەم پلانە هونەریە بەرزایی ئەوەیە کە چاودێریەکە لە کابینی نوێمی حکوومەت جدی بۆ لەسەر پرۆژەکان بۆی ئاوم شێوەیە جێبەجێ دەکرێت ئەکید بۆ بواری ڕێگاوبان ئێمە جەنابی سەرۆکی حکوومەت ساڵی پار سەردانی وەزارەتەکانی کرد سەردانی وەزارەتی ئاوادانکردنەوەشی کرد لە ڕێز بەزیر و ئێمە هەموو لەگەڵیا بووین و ڕێنمایی کردین و ئامۆژگاری کردین کە ئەبێ پرۆژەکان بە ئاسێکی زۆر بەرز جێبەجێکرێ و خۆی چاودێری ئەکات و فعلەن پرۆژەکان هەنگاوی باشی ناوە بە مواسەفاتێکی ئەندازیاری بەرز جێبەجێ وەکو دوایین پرسیار چارەنووسی هێڵی شەمەندەفەر کە هەندێک جار لە تۆڕە کۆمەڵایەتەکان و هەندێک حزبی سیاسی وەکو لێدانێک لە پرۆژەکانی وەزارەتی ئاوادانکردنەوە بەکاری دێنن ئەم پرۆژەیەکی جدیە ئاگرین ئیشی لەسەر کرا ئەم پرۆژە دراست بوو دراستی جدوای اقتصادی کرا و دراستەکە تەواو بوو و کۆمەڵێک ڕێڕەوی بۆ هێڵەکە لە هەرێمی کوردستان نەدانرا و شتێکی باشە وەسیقەیەکی تەکنیکیە لە بەردەستی ئەنجومەنی وەزیرانە لە بەردەستی وەزارەتی ئاوادانکردنەوە تاکو هەنگاوی تری بۆ مرێ و پرۆژێکی گەورەیە بە یەک هەنگاو دوو هەنگاو ناکرێ بەڵام ئەمە هەنگاوی سەرەتایی و بناغەیەکی باشە بۆ ئەو بابەتە لە هەرێمە ینی فکرە و ڕووی ئاگای تەنها ئەوەیە کە جێبەجێ بکرێت ئەمە تەنها دراستێکە هەیە و حاضر کرا و خراوەتە بەردەستی ئەنجومەنی وەزیران باش زۆر سپاس بۆ دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێم سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم بینەرانی بەڕێز و خۆشەویستە تەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن